کاکتۆر ئیلاستۆگرافی یان تاقیکردنەوەی ڕقبوونی جگەر ڕۆڵیان چیە لە هەڵسەنگاندنی هەوکردنی جگەر؟ بەڵێ خۆی ئیلاستۆگرافی یان ئەو فایبرۆسکان ئەمانە وەکو با بڵین سۆنەرێکی تایبەتە ڕێژەی ڕقبوونی جگەر دیاری دەکات. ڕێژەی ڕقبوونی جگەریش ئەگەر پێشتر ئەوانەی جویان لە بیدایەتی بەرنامەکە بوو بێ باسمان کرد گوتمان ئەو خانەیە کە تێک دەشێ خەلایەکی دیکە یان خانەیەکی دیکە دروست دەبێت کە کار ناکە ئیشی باش نییە. فکە ئیشی باش نییە جگەر ڕق دەکا ینی پێشتریش باسمان کرد ئەو ئیلاستۆگرافیە یان ئەو فایبرۆسکانەیە ئەو سۆنەرە تایبەتە ڕێژەی ئەو ڕقبوونەمان بۆ دیاری دەکا و ئەمە زۆر سوودی لێ دەبینین ئەگەر ڕێژە ڕقبوونەکەی زۆر بێ واتە احتیمالە نەخۆشیێکی توش بوو بێ کە پێی دەڵێن سیرۆسس واتە ڕقبوونی جگەر یان تەشەموع الکەبەد طبعا ئەو کاتە بابەتەکە تۆزێک تایبەتتر دەبێ فەوە بەو شێوازەیە. بڵێ کاکتۆر ئەی چی لەبارەی کۆرتیزۆڵ چۆن کار دەکاتە سەر هەوکردنی جگەر؟ بەڕای من ئەم پرسیارە دەکرێت بە شێوازێک سوودی لێ ببینین کە بڵین گرنگە بەس وەکو خودی کۆرتیزۆڵ گرنگ نییە ئێمە باسی تەفسیلەکەی بکەین باسی بڵین لەبەر چی لەبەرەوەی نەخۆش نابێ ئەو شتت بڕیار بدا نابێ بێ مەسەلەن بڵێ ئەگەر ئێستا من بۆن منە بڵێم وڵی کۆرتیزۆڵ طبعا یەک بەشێک لە نەخۆشەکان بە تایبەتی ئەوانە پەیوەندی بە مەناعە و بەرگری لەشە کۆرتیزۆن یەک لە چارەسەرەتیانەکە ستیرۆیدی پێ دەڵێن بەڵام کێشەکە لەوەیە نەخۆش نابێ ئەو بەکاربێن ئێمە دەتوانین پرسیارەکە ئاوا لێ بکەین ینی کۆرتیزۆن هایدروکۆرتیزۆن یان ستیرۆید یا ئەم جۆرە شتانە دێگزا کە لە ناو خەڵک باوە یان دێگزۆن مەسەلەن بەوە دەزانن لەگەڵ ئەوەی کە بۆ چارەسەری بەشێک لە هەوکردنی بڵێن جگەر بەکاردێ بەڵام زیانی تایبەتی خۆی هەیە بەبێ پزیشک نابێت بە هیچ شێوازێک لە ژێر چاودێری پزیشکی پسپۆر ئەم دەرمانە بەکاربێ. میهرەبانی دڵسۆزی و لێزانی